بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه وسلم. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم، پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دەفەرموێ: كل بني آدم خطاء. هەموونەوەی ئادەم بەڕاستی زۆر هەڵە دەکا. خۆشەویستانم، ئێمە چەند لە خۆپارێزرامی لە گوناه هەر تووشی هەڵە دەبین. بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کۆتایی حەدیثەکە دەفەرموێ: وخير الخطائين التوابون. بەڵام باشترین ئەوانەی کە هەڵە دەکەن باشترینیان ئەوانن کە داوای خۆشبوون لە خوا دەکەن و تەوبە دەکەن. باشە دەبێت باشترینەکانمان لە چیدا بێ؟ دەبێت بەرهەمەکانمان چی بێ کە خوای گەورە پێمان دەبەخشێ ئەگەمە داوای لە خۆشبوون لە خوددا بکەین و تەوبە بکەین. یەکەم شتیان خۆشەویستان کە لە هەمووی گرنگترە ئەوەیە تۆ خۆشەویستی خوا بەدەستبێنی و هەروەها ڕەحمی خوا بەدەستبێنی. وەکو خوای گەورە دەفەرمێ: واستغفروا ربكم ثم توبوا إليه إن ربي رحيم ودود. الله دەبێت لە گەورەتر چی بێ کە تۆ خۆشەویستی خوا بەدەستبێنی و هەروەها خوای گەورە ڕەحمت پێ بکە. لە پاشان دەخۆشەویستانم لە خوای گەورە نزیک دەبی و خوای گەورە دوعاکانت گیرا دەکا. وەکو خوای گەورە دەفەرمێ: فاستغفروه ثم توبوا إليه إن ربي قريب مجيب. بەڵێ خۆشەویستانم، خاڵی سێم ئەوەی خوای گەورە هێزت پێ دەبەخشێ. وەکو خوای گەورە دەفەرمێ: ويا قوم استغفروا ربكم ثم توبوا إليه يرسل السماء عليكم مدرارا ويزدكم قوة إلى قوتكم. والله خۆشەویستان، لە پاش ئەو خوای گەورە ژیانێکی خۆش دەژێنێ لەم دنیادا. وەکو خوای گەورە دەفەرمێ: وأن استغفروا ربكم ثم توبوا إليه يمتعكم متاعا حسنا إلى أجل مسمى. الله أكبر. هەروەها خوای گەورە ڕزق و ڕۆزیت پێ دەبەخشێ. وەکو خوای گەورە دەفەرمێ: فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا ما لكم لا ترجون لله وقارا وقد خلقكم أطوارا. بەڕاستی بۆ نەگەڕانای پەروەردگارمان خۆشەویستانم، هەرچەندە گوناحمان کرد، هەرچەندە بێ ئومێد بووین، بەردەوام خوای گەورە لە یاد بێ. هەر کاتێک گوناحت کرد ئەو ئاتە بیر خۆت بێنەوە. ومن يعمل سوءا أو يظلم نفسه ثم يستغفر الله يجد الله غفورا رحيما. هەر کاتێک تۆ گوناحت کرد و زوڵم لە نەفس خۆت کرد، داوای لە خۆشبوون لە پەروەردگارت کرد، بەڕاستی خوایەکی بەڕەحم و میهرەبان دەست دەکرێت. هیوادارم هەمومان بگەڕێن بەلای پەروەردگارمان، داوای لێ خۆشبوون بکەین بۆ خۆمان و بۆ خانەوەدەمان بە هەموو لایەن. وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم. السلام عليكم ورحمة الله وبركاته.